من ژنێکم تەمەنێکی ئەوەنەم نییە، حەزم بە ژیانە، حەزم بەوەیە کە خۆش بشیم، حەزم بەوەیە کە بەو جۆرەی کە کەسەکانی تر ئازادن لە ژیانیانە، ئازادن لەوەی کە چ جۆرە ستایلێک بۆ ژیانیان هەڵ ئەبژێرن. منیش هەر بە هەمان شێوە بەقەت ئەم تەمەنەکەمەی خۆم کە هەمە ناڕەحەتی و ئازار و ناخۆشی وا هاتۆتە سەر ڕێم کە لە زۆرێک لە قۆناغەکانی ژیانمە بە تایبەتی لە دوای هاوسەرگیریمەوە دوو جار بڕیاری خۆکوشتنم مەوە. تەمەنت چەند بوو خاتونگیان؟ من 35 ساڵم. 35 ساڵ. خاوەنی دوو مناڵم. تەمەن درێژ من مناڵەکانێک سپاس دەکەم. ئینسان بۆچی زەواج ئەکات؟ جاران دایک و باوکەکان ئەیانوت کە ئەمانەوێت کچەکەم دابمەزرێت، کوڕەکەم ژن بێنێ بۆ ئەوەی کە ژیانێکی خۆشی هەبێ، بۆ ئەوەی کە مرتاح بین. بەڵام ئاسوودە بوون و مرتاح بوونەکەی ئێستا نەماوە، نازانم یانی لە ژیانی منا باری کردووە ڕۆشتووە، یان پێم وا بێت کە هەموو دەرگاکانم لێ داخراوە. هەر لە سەرەتای هاوسەرگیریەکەتەوە هەروە بوویت یان دوای چەند ساڵێک کە ئەم حاڵەتە بۆ دروست؟ من کچێک بووم، دایکم نەبوو، باوەژنم هەبوو. کێشمە کێشمی و ناڕەحەتی ناو ماڵە باوک ئەمە ئومێدێک بوو بۆی کە من ئەگەر بە هاوسەرگیری دەربچم لەم ژیانە، ژیانێکی ترم بۆ دروست ئەبێت، بە جۆرێک لە جۆرەکان لەم ناڕەحەتی ڕزگارم ئەبێت. بەڵام کاتێککە هاوسەرگیریم کرد، باری سەرشانی من وەک ژنێک زۆر زۆر قورستر بوو. ئێستا ئیتر من ئەبێت هاوسەنگی ڕابگرم لە بینی ماڵە باوکە، لە بینی ماڵەکەی خۆما کە خۆم و مێردەکەمین، لە بینی ماڵە خەزورانە. ژنێک ئەبێت بە دڵی هەمووان بکات، ژنێک بە دڵی هەمووان نەکات، ئەبێتە جێ ڕەخنا، ئەبێتە جێ ئەوەی کە زۆر جار بربەستی وهای بۆ دروست بکەن کە وەکو من کە گەیشتۆتە ئەو بارودۆخەی کە بیلەوە بکاتەوانێ بەرابەرێ بۆ خۆکوشتن، بەرابەرێ بۆ خۆکوشتن. یعنی بەڵێ تەبیعەت نەگونجان، خراپی مێرد نەگونجان هەر لە سەرەتاوە نەوەڵا بەدڵی خۆت نەبوو کە زەواجت کرد هەر بۆی ڕزگارە بێ لەو ژیانی پێشووترت؟ بێگومان بەڵێ ناڵم بەدڵی خۆم نەبوو، بەڵام بەڕاستی ئەوەی کە پاڵنەر بوو بۆ من ئەوە بوو کە دەرباز بم، دەرباز بێ لە ژیانی ماڵات، نەک ئەوەی کە بمەوێت بە چەند پێوەرێکی زۆر باش ئەو ژیانە دروست بکەم. یعنی مامۆستا تریفە یەکێک لەو ئەتوانم باسی ئەو حاڵەتە بکەم کە بەڵێ فەرموو. ڕۆژێک بیرم کردەوانەکەی تر تەواو ئەمە قۆناغی کۆتاییە من، ینی وەکو پێم وتیت، یعنی وەکوی کە دەست کە کێشەکان بۆ دروست ئەکەن، خەمەکانت بۆ دروست ئەکەن، کەسیش نییە کە هاوکارت بێت، کەس نییە کە یعنی پشتیوانت بێت. بە جۆرێک لە جۆرەکان ژنێک تەنیایە، ماڵە باوکی پشتی تێ ئەکات، هاوسەرەکەی ئەمە وەکو هەلێک دەستی ئەکەوێت کە تەواو یعنی بێ پشت و پەنایت کەواتە من دەستکراوم بۆی کە هەر شتێک هەر غەڵەتێک بەرامبەرت بیکەم، من بە هەموو شێوەیەک بە ئازادانە غەدرت لێ ئەەکەم، مەسروفت ناکەم، خراپم لەگەڵت ناهێڵم بە حەز و خۆزگەکان بگەی، ناڵم ئەو شتە بکەیت. گەیشتمە ئەو قەناعەتێکی تر کۆتایی بە ژیانم بێنم. مناڵەکانم خەواند، مناڵەکانم بچووکن خەواند من، ئیتر بیرم لەوە کردوانێ خواحافیزیم لێ کردن بە کۆڵێک گریانەوە، وتم ئەڕۆم ئیتر ئەچم خۆم ئەخەمە بەر سیارەیەک چوسانم شتێک لە شوێنێکی بەرزەوە خۆمە خەمە خوارەوە، هیچ دەرفەتێکی مانەوە نەمێنێت. یعنی دوای گریانێکی زۆر زۆر بەسەر مناڵەکانمە هەستام چوون ویستم دەرگاکە بکەمەوە، بەڵام
مناڵە بچووکە کەم لە دووەوە دەستی گرتم جلەکانی گرتم وتی دایکە بۆ کوێ ڕۆی